من بە هەموو شێوەیەکی دانەیەکەم بە هەموو شێوێ دژی بردومانی هەر بسێکی خای کوردستان من هەر چوار پارچەی کوردستانی باشوور بێ ڕۆژهەڵات بێ ڕۆژئاوا بێت نا من نەوە شار باشە وەکو پێم وتی هەموو شوێنێک من دژیم چون خاکی کوردستان ئەنی من یەک پرسیارەکەم کورد تەماعی لە بستی خاکی هەر چوار ئەو وڵاتانەیە کوردستانیان داگیردووە نییە ئەمە خاکی خۆمانە وایانە لەبەرەوە ئەگەر کورد بێت تۆپێک هەر شوێنە قەسمکردی لای من هەر عینێک بە دەرەجە یەک دژی کوردن بە دەرەجە دژی ئەم کیانەمانە لە باشوورە یانە بیانە و کیانە شتێک هەرەوەی پێم وایە دەوڵەتی تورکیا خەونی عوسمانی هەیە بە تایبەتیجە ئەردۆگان لە ڕێگەی ئەردۆگانەوە گەڕانەوەی ویلایەتی مووسڵە ئەمەش هەر لەم داگیرکاری و بردومانانە هەر لەو چوارچێوەیە خۆی بینێتەوە بۆ نمونە ئێستا تقریبا بە درێژایی 30 کیلۆمەتر زیاتر هاتۆتە ناو هەرێمەوە ئیتر ڕۆژانەش بەردەوام سنوورەکان تۆبارانەکە پێم وایە خەڵکەکە دابەش بوو بەسەر ئەجندای حیزبەکانە ئیتر ئەجندای حیزبەکانیش لایەنگری حیزبەکان خۆیان ئیتر حیزبەکە خۆی لەسەرەوە تا ڕادێک ڕێکەوتنێکیان گەرنەشی بێ بە ڕەسمی لەوانەیە تا هاوسۆزی یەکتر بن خۆ حیزبەکان خۆیان جاری وایە پێشڕەوی دەوڵەتێکەکەن بۆ نمونە لە سیویەکی ئابە پارتی پێشڕەوی بەعسی کرد بۆ هەولێر داگیرکاری هەولێر وەکو هونەرمەندێک و زائیدەن وەکو هاوڵاتیەکیش دڵتەنگی خۆم دەرەبڕم بە هەر کارەسارێکی دڵتەزێن بە هەر بردومانێک کە لەلایەن دوژمنەکانمانەوە کە لەلایەن ئەوانەی کە چاویان بە کورد هەڵنایەت چاویان بە هەر چوارپارچەی کورد هەڵنایەت چاویان بە ماهیەت و بە ناخی کورد هەڵنایەت بەلایەنە جوانەکانی کورد هەڵنایەت چکە بەڕاستی ئەوەندەی ئەم سروشتە جوانە ئەوەندەی ئەو خەیاڵە جوان و ئەندێشە جوانە بۆ کورد خوڵقاوە بڕواناکەم بۆ هیچ وڵاتێک کە خوڵقا بێ بە تایبەتی وڵاتە دراوسەکانمان بەڵامیان پەنا بەنە بەر ئەوەی نییە بۆی ناشینمانکەن بۆ ئەوەی ویژدانمان لەکەدارکەن ئامانجیان ئەوەیە ناوی کورد لەسەر نەخشە و لەسەر دڵی هەمووان و لەسەر هەموو شتێک بسڕنەوە ئامانجیانەوەی نیێت و هەمیشە مەشغوڵکە نییە بە خۆیانەوە یعنی بەڕاستی هۆکاری سەرەکی شێگرێتەوە بۆ خۆمان ئەوە دوجار خۆمانی ڕێگەیان پێین بۆ نمونە ئێمە من لێت ناشارمەمانە دوو حیزبمان هەیە کە دەسەباڵان لەم کوردستانەیە خۆیان ناو نییە حکومەتی هەرێم بەڵام لە ئاست ئەو تاوانەیە بێدەنگی هەڵبژێرن خۆیان مەجاریانێن جێی سەرنج نییە چکە هەمان من ڕزمێ چڵکا خۆر و جاسوسی ئەوانن هەمان سەقفەی تیجاری و قمارخانەیەکی گەورە و سەقفەی نەوت و ژێرزەوی و بەرد و غاز و هەموو شتێک نییە سەقفێکی تیجاریە کە لە باگراوندی ئێمە نییە چەندین ساڵە واژوەیەکیان لەسەر کردووە بۆی لە ئازەوەیانە ئیتر هەشتێکیان کردنیە لە ئازەوەیە بێدەنگ بن یعنی خۆمانی مەسەلا و حکومەتەیەمانە هیچ لە سەدا هەشتای دڵنیابنیە ڕێگوایە تورکیا بەچی ئەتوانێت نیە ئەگەر پارتی ڕێگەی نیە تورکیا بەچی ئەتوانێت ئەگەر یەکێتی ڕێنەیە بێتە کونەماسیەوە یعنی وای لە هاتووە کەلتوریان لەناو بردوین بردومان کردوین فەرەنجیان لەناو بردوین عەقڵیان بردومان کردوین ئێستا هاتووەتە سەر ئەوەی کە سەیرانگاکانیشمان لێ بسێننەوە ئەوەتانە هیچ هاوڵاتیەک ئەوێ نیە جێوێک بۆ ڕێ ناتوانێت بچێتە کونەماسی لەبەرەوەی نیە دوژمن هەمیشە زەفەر بێنێ هەرگیز پێم خۆش نییە لە بەردەم باخی گشتیە لە بەردەم سەواڵەکە نیە 100 کەس کۆ بنەوە ئێوارەیەک بۆ یادی بردومانەکە خۆپیشاندانێ بکەن ناڕزایی دەربنەوەمانە بۆ ینی کۆتایی پێبێ بە پێشەوانەوە نابێ بچیتە ماڵەوە ئەبێ بەردەوام لەسەر جادەکان نبین ئەبێ بەردەوام دەنگێکی زوڵاڵ بێت ئەبێ بەردەوام بە قەڵەمەکانمان بە ئەندێشەکانمان ڕاپەڕینێکی گەورەی سەر تاسەری بکەینە هیچ کەسێ نەچێتە ماڵەوە هیچ کەسێ نەچێت بۆ سەیران هیچ کەسێ خواردنی خۆش نەخواوامانە نیە بیری لای ئەو وەزعە بێت بە دڵنیایەوە من لە یەکەم کەسەوە خۆم دەست پێ یەکەم بە دڵنیایەوە نیە داوا لە هەموو ڕۆشنبیر و داوا لە هەموو خاوەن معریف و نوخبەکان ئەەکەم داوا لە کەسایەتیەکان ئەەکەم کاوانی قەڵبیان بەدەسەوە کاوانی هزریان فراوانە بە حسابی خۆیان ئەیانوێ خزمەتی ئەم وڵاتەکەن بە کتێب و بە شعر با بێن هەڵوێسە نیە لەسەر مۆزوع بکەن هەڵوێسە لەسەر ئەو دوژمنانە بکەن نیە بۆچی زەفریان پێ بردوین بۆ لە ئاسیانە بێدەنگ من دڵنیام ئەگەر بێدەنگی هەڵبژێرن سبێنێ نییە بە ئاشکرا لە تیارەکەشەوە نیە بە ئاسمان و یەنە خوارەوە بە پەرەشوت تاک بە تاکی کورد نیە بە ئارزی خۆیان قەڵ و ئامانەکەن تاک بە تاکی کورد نیە بە ئارزی خۆیان هەموو شتەکان جوانەکانمان لێ سێنەوە هەناسەکانیشمان نایڵن ئەوەتانی خەریکی ئەوەن ئاومان نێڵن ژیانمان نێڵن سەیرانگاکانمان نێڵن یەتە سەر ئەوەی هەناسەکانی خۆشمان نێڵن ڕۆژێک من دڵنیا بە ئەگەر بێدەنگی هەڵبژێن دڵنیا بە وای لێت ڕۆژێک ئاوا تۆ دیدارێک لەگە من ئاساس بکەیت دوو جەندرمە باشە یان دوو پازدار یان هەر دوژمنێ بێنیە کە دوژمنی سەرێکی کوردن یان قۆڵمانەکەن دەڵێ خەریکی دیداری چین هەموو کامێرە و دار و شتەکانمانە پێچنەوە و ئازاری هەمووشمانێن